بەناوی خۆی بەخشندنەوە مێرەبان سڵاوتان لێ بێ عزیزان و خۆشەویستان، من عیمران ئەمیر خۆشحاڵم لەم کەش و هەوایە بەهاریە لە مانجی پیرۆزی ڕەمەزان و لە قوتابخانەی خێزان بەوێ عزیز و خۆشەویست شاد بوومەوە. ئەمڕۆ لە خەلیفانم لە نێو ئەم بەهارە خۆشەیە دەمهەوێ نمونەی خێزانێکی تری نمونەییتان نیشان بدەم لە خەلیفان. بەیەکەوە بینەری ئەم بەرنامە تایبەتە دەبین کەم جارش مامۆسایەکی تر و خێزانەکەی و خانەوادەکەی میوانی بەرنامەکەمن. هەروەکو باسم کرد لە خەلیفان و لە بەردەمی ئەو مامۆسا تایبەتن کە ئەمڕۆکە لە لای ئەو دەبین و ئەزمموی ئەو خێزانە دەگوازینەوە. ئەوان شوێنەکەشی ماڵەکەشی لە کەشوهایشی زۆر خۆشدا. مامۆستا سەلام عەلەیکوم، چۆن مامۆستا؟ خۆڵتان باشن؟ سەلامەتن؟ خۆڵتان سەلامەت بیاڕێی مامۆستا، ئەوش دیاری ئێمە. سەلامەت بیاڕێی مامۆستا، فەرمووی. مامۆستا سەرجەوت خۆشە دیارە لەگەڵ ئەو دار و باروانە. هەر بە خۆت خزمەت دەکەی؟ ماشاءالله خێزانەکەم زیاتر لە من. ئەو زیاتر لەناو حەوشەکەشت دارچاندی. چەمیشن باخچە هەیە. الحەمدولله. بە ناوی خوددا، من ناوم محەممەد حوسێن حەسەنە، مامۆستام لە قوتابخانەی جۆلەمێرجی خوار و زۆر بەخێربێن بۆ ماڵەکەمە. من خمار ئەحمەد خدر دانیشتووی جۆلەمێرگم لە دایکبووی جۆلەمێرگم بەخێرن سەر چاوم بەخێرن بۆ ماڵەکەمان بەخێرن سەر چاوم. من خەبات حەمەد حوسێن مامۆستام دانیشتووی خەڵکی جۆلەمێرگم زۆر بەخێربێن و بۆ بەسەرکردنەوەی خانەوادەکەی ئێمە. من ناوم خەمناک حەمەد حوسێن، مامۆستای زمانی عەرەبیم لە دوانەوەندی ئیرۆن تێکەڵاو. بەخێراتنەوەکەم بەخێرن سەر چاوم. مامۆستا زۆر سپاس بۆ قبولکردنی ئێمە. یاخۆ بەخێربێن بە ڕێزن ئێوە گەورەتان کردین، زۆر بەخێربێن. سپاس بۆ ئێوەش. ئەگەر پێم بڵێ مامۆستا لەگەڵ مانجی ڕەمەزانە چۆنن؟ ماشەڵڵا خانەوادەیەکی قەڵەباڵە و جوانتان هەیە. الحەمدولله، سپاس لە بەخوا. هەرچەندە ڕەمەزانە کەوسارە هەرێکجار زۆر سەهل و خۆشە، یعنی وەکو برەی هەوایەکی خۆش، زەوێکی خۆشە و کاتەکەی خۆشە و الحەمدولله هەمووشیان پابەندن بە ڕۆژی گرتن و بە شەو نوێشکردن و تەراویحکردن و الحەمدولله خۆی بە زیادی ماڵی ئینگۆ هەرکەتیتە شوێنێکی زۆر خۆشی ژێنی دەبێ ئەنگۆ گەرماتان نەبوو چستانە عیسابین. ئەو ساڵ لەگەر ڕەمەزانە کوو بوو جەو کەشەوەکە لێرە کوو لە منتیقەی خەلیفان زۆریش باش بوو، خاستن ئەو ڕۆژانەی بارانش دەباری ماویت کە زۆر وەکو برەی ساردەتی دروست بوو، زۆریش یعنی قەمسەلەن بەکاری نابوون لەو ئاخیرە. ماشەڵڵا لەناو ڕەمەزانێ الحەمدولله و نیعمەتی خوایە. سەلام مامۆستا، پێم بڵێ ڕۆژانە بەچی خەریکی لەگەڵ دەوام و ڕەمەزان و ماڵەوە؟ والله جای من تقریبا دوو دەوامم هەیە. دەوامەک مامۆستایەتی خۆمە وەزیفەی ڕسمی لە قوتابخانەی جۆلەمێرجی خوار و هەلێرە لە گوندی خۆمانە. دەوامەکی هەفتانە لە دانی ئێواران لە نووری حیکمە، دەزگای نووری حیکمە بەڕێوەبەری نووری حیکمە لەوێ دەوام دەکەم. پەروەردەی منداڵەکان دەکەین ئینشاءالله. لە هەر لە قوتابخانەش عەرەبی و ئاینی دەرێمەوە هەموو کات ئینشاءالله پەروەردەکردنی منداڵەکان. مامۆستا لێرە بەشداریکردنی تەڵەب و قوتابی چۆنە بۆ بابەتە ئاینیەکان؟ والله الحەمدولله خەرکەکان باشە، هەتا ڕادەیەک وەکو پێویستش نییە هەتا تەوا برێن وەڵاهی زۆر خەڵک ڕوو تێ بکە، بەس باشە خەڵکەکەی بەخۆی منتیقەکەم خەلیفان بە ناحیەیەکی متەدەین و دیندار ناسراوە. خەڵکەکە پەرۆشی ئاینیە دهین منداڵەکانیان دین بە تایبەتی هاوینە خولی هاوینان هەتا 350 لە بە 400مان دەبی زۆر دەهێن، یعنی جێمان بە قورتی دەبێتەوە. خوا سەلامەتتان کا با بزانین حاجیژن لەگە مانجی ڕەمەزانی و ئەو جەوە خۆشەی و ئەو مارە خۆشەی کووە. جارە پێم بڵێ حاجی ژن ئەو دار و بارانە تو زیاتر خزمەتی دەکەی یان مامۆسا؟ ئەتو زیاتر؟ ئەمن زیاتر ئەتو خۆ لەش ساغبی. لەگەڵ مانجی ڕەمەزان چۆنی؟ الحەمدولله باشین. الحەمدولله ئەو ساڵ بەگشتی جەوەکە خۆش بووە؟ باشین الحەمدولله. ئەم بڕێک تەواو نیمەگەنە باشین، بەس بڕێک لە بە ماعی دەشتم برێدێشیە جا ئەگەنە باشم. خی گەورە ئینشاءالله سەلامەتت دەکات. ئادی ئەو دەبینم ماشەڵڵا کچ و کوڕ و زاوات هەیە، بە خۆت خواردنی ئامادە دەکەیان کچەکان خواردنی حازر دەکات چێ کابانتە؟ ئەوانە هەر کەسەکە مارە خۆیە. ئەمن بەتەنی ئامادەگە کچەچی لەگە مامۆستای خەلاس مە بە خۆنانێ لە ماراخۆتاسە بە خۆت کابان هە بە خۆ کابان ئەگەرەوان بێنەوە ئەگە بێن و ئاوشم یارمەتێدا
یارمەتی دەیان هەرە تو کابانی سەرەکی ئەگەر ڕازیژی بەدەستی نایکە بەدەستێوان ڕازی ئاسەرچێک ئەم بەس ئەوان دیکەشم یارمەتی من الحەمدلله حاجن چەند منداڵتان هەیە ولا نۆ مندار چ پیشەنە چکارەنە منداڵەکانە دوو چیژ مامەستانە دوو کوڕش مامەستانە ئێکش پێشمەرگەیە ئێکش وەڵا حەمەلەکە الحەمدلله باشە ئێکشە لە خارجە خی گەورە ئینشەڵا سەلامەتیان دەکات تەمەند درێژیان دەکات ماشەڵات چار مامۆستات پێگەیاندیە پەروەردەکردن و پێگەیاندنی منداڵ و گەنج ئێستا کە زەحمەت بووە عادی کو زەحمەت نییە ئەرێ ئەو لا زەحمەت ئەرە لە هەندە زەحمەتی پێ شێشانە بەس الحەمدلله مادام هەر کەسەکەی گەیە جێ و ڕێخۆ يعني الحمد لله لێیان ڕازی ئینشاءڵڵا الحمد لله الحمدلله دەبا لە کچەکەت بپرسیم پێم وایە شەر مامۆسایە مامۆسای چی مامۆستای زمانی عەرەبی بەخێرین سەرچاوی سەلامەت بی زۆر سپاس مامۆستا خەمناک بەپشیشت هەر عەرەبی دەگوتەوە خوشک براکانی ترت مامۆستای چی ئەوڵای خوشکەکەشم مامۆستای عەرەبیە بەس خەبات مامۆستای وەرزشیە خەبات مامۆستا وەرزش سعدیش مامۆستای فیزیە ئەی خۆ سەرکەوتوو بن ئینشاءڵڵا مامۆستا عەرەبیت بەدڵی خۆت هەڵبژار یان قەدەر بوو کە وڵای ئەو کاتی قەدەر بوو بەس ئێستاش بە تەڵەبارەی مەرێم هەندێک جا یعنی ئەگەر ڕازی بی بە قەدەری خوا یعنی هەموو کاتە چی خێری تێدایە چونکە ئەو کاتی کام چوم زۆرم ینی نەک برێن پێم خۆش نەبوو پێم احتیادی بوو ئەو کات لە عەرەبی شەندە خەرابووین سەردەمەکەش ئێستا ئەوە نەبوو ئاسان کاری هەبیوانە بەس الحەمدولیلا ئێستا زۆر حەزم لێە ینی هانی تەڵەبەی دەم بیستە زمانی عەرەبی چکە ئیستیفادێکی زۆرەکەی لە دینیش نێزیکە بیەوە مامۆستاکانیان زۆر زۆر چاکن الحەمدولیلا مامۆستا لەگەڵ مانجی ڕەمەزان و داوامکردنا چۆنیتەوە بەخوای الحەمدولیلا ماندی نابم بە ڕۆژێ بەس ئیدی بە دوو بەممان کوبرەی بچێ دەوامێ و لەوێ هەر ڕاکەڕاکەبی بێ لە مارش مندار بەخێوکردن و کارکردن هەندێک زەحمەتە لە ئافرەتی چەند منداڵ تێ مامۆستا سێ مندارم هەیە ئەو مەڕوەخان ئەوەش کاک سەفای ئەوەش جەنەخانە جەنەخان تەمەنی چەندە هاوسەریتم هێ من ئەوە وەڵای سارەک و حەفت مانگەوی سارەک و حەفت مانگە دێ ئینشاءڵڵا لە شتان ساغ بێ ئەو مایکەم دێ با قسە لەگەڵ مامۆستا خەبات بکە مامۆستا خەبات جیاواز لێەوە بۆتە مامۆسای وەرزش مامۆستاگەر ئەو مایکە بگری مامۆستا باوکت مامۆسای عەرەبی دەرچووە خوشکەکانتیش مامۆسای عەرەبی بێکیش فیزیا و ئەتۆ وەرزش تەڵبژاردیە ینی بە حەزی خۆت بوو ئەرێ وەڵا بەعازی خۆم بۆ ڕاستی لە گچکەیەوە زۆر ئازم لە وەرزش بۆ ڕاستی هەنی جا ئەو کاتی کە 2010 بوو کاتی کە لە شەقراوی گوتیان پەیمانگەی وەرشی کراوە ڕاستی ماڵەوە کۆک نەبوو لەگەر ئەو بڕیارێ من کە گوتم ئەچمە وەرزش بەڵام ئیدی زۆر ماس کردوایە بەڕاستی یارمەتیاندام و زۆر هاوکارم بوون کە گەیشتم بە وازەی خۆم ئێستاش بووم بە مامۆستا کاکە ناڵی بەشداری بەرنامەکەمان دەکەن ناڵی زانچی دێ وەرە ناڵی کوڕەگسکێ و ماڵەیە ناڵی جان پێم وابێ مۆبایلەکەی مشکلی هەیە تەمانەوە زۆرێک لە بەرنامەکان تا منداڵەکان ڕادەوەستن مۆبایلەکان دەدەینە دەستلۆی کە مامۆستا پێم بڵێت تۆ لەگەڵ وەرزش و مانجی ڕەمەزانە چۆنیانی گشتی وەرزشەکان پێم وابێ لە مانجی ڕەمەزانە ڕادەوەستی ها ئەرێ وەڵا لە مانگی ڕەمەزانە ئەگەر قوتابیەکانی ینی سەرەتاکانی پۆلیۆ و دووسی ئەگەرە تو بتوانێت گەڕواندی 5 6 7 8 ئەوانە بە ڕۆژون ناتوانانی ینی وەرشەکانە زامدن بەڵام پۆلیۆ و دووسێ توانی لە ینی هەندێک زۆر وەرشیان یاری بچووکەکانە توانی پێیان لەگە مانجی ڕەمەزان خۆت چۆنی مامۆستا بەخواز لەگەڵ عیبادەتەکان باش الحەمدولله باش الحەمدولله ئەرێ وەڵا ینی دەرفەتە ئینسانیانی لەو مانگەکت لە پێشیانێت و بتانی تاعات عیبادەتێکی جوانی تێدا باش ئەو زاوایەش میوانمانە ئەگەر مایکی بدێ مامۆستا پێم بڵێ تۆ لەگەڵ مانجی ڕەمەزانە چۆنی ئەو ساڵ بەگشتی ڕەمەزانەکەت پێ چۆن بوو الحەمدولله ڕەمەزانێکی زۆر خۆشە کەشەوایەکی زۆر خۆشە برێم بە تایبەت منتیقەکەین گۆش هەر خۆشتری کرد وەڵا چکە دائیمەن لە ڕەمەزانە ئینسان درودەرونی زیاتر پەیوەستەی بەو دینەی الحەمدولله نوێژی جەماعەتەکان چۆنە خەڵک وەڵا خەڵک بە لێشاو دێتنە کەس لە ماڵەوە نابی زۆر بەکەمی هەموو لە مزگەوتە ینی لە هەموو فەرزەکان بەس پاش ڕەمەزان بەرەو کزیەتی هەر بەخۆی وایە با لەگەڵ مامۆسای تاوتوێ بکەین مامۆسا لێرە شەوانی قەدر چۆن زیندوو دەکرێتەوە وڵای زۆری هەیە لە مارەکان خاستن ئافرەتەکان و دەکەن گەنجەکان شۆ لە مارەوە
نایە مزگەوتەگرن بەڵام زۆریش دێن ینی نیوەی گەڕەکی دێتە مزگەوت لە مزگەوت دەیگری باش ینی لەیلەتول قەدرەگرن و تەراویحەکانەکەن و سەلات و تەسبیحش دەکەن. الحەمدولله بابزانم دایکی مامۆستا خەباتی تۆ لەگەڵ لەیلەتول قەدرا چۆنی دەنویان بەخەبەر دەبی والله بخبرم بس عندك زا بيني نيف ساعتك خوم دي عندك داش خوم نه نیف ساعتك بیچنیە بەزار تو دابنیشی بەنیەتی لەیلەتول قەدری شەو نێژەکان تێدا بکەی نا دانيش بس عندك زا بيني لاكم عني ساعتك باخذ ريش كم وزارس الحمدلله دەست و چاوە خۆش بێ خی گەورە ئینشاءالله و خێزانەی بەرەکەت الحمدلله سەلامەت بێ دەستین گۆ خۆش بێ مامۆستا مامۆستاگەر باسیشی پەروەردە بکەین ماشەڵڵا خێزانێکی جوان و قەڵەباڵەختان هەبوو چۆن گرنگیت بە پەروەردەدا لە ماڵی خۆت و چۆن منداڵەکانمان پەروەردە بکەین والله المهم لا برين لا سرتاكوا فكر لا پروردەی ناکردەوەی ڕاستی هەرچەندە مامۆستاژم کە تازە تەخەڕوزم کە خێزانم پێکینە لە ساڵی 1970 بەس ینی لەو برێن کە تەمەنمان گەورە کردن و کاتی قوتابخانەوەوانە داهات ینی هەوڵمدا زۆریان پەروەردەیان بکەم پیان بگەینە بۆ کوبرێ لەلایەنی ڕووینی هەم ڕووی ئاینیەوە هەم لە ڕووی برێن زانستیەوە ئەوزا زۆرم هەوڵ دەگەدان و لەگەر خۆم دەبنە قوتابخانە و تەمەن مامۆستا بووم دەمبردن هەتا یەکیان هەلا 4 سالیەوەم برد مامۆستا چیژەکەم برتە مەکتەبێ بردمە مەکتەبێ و یەکسەر قبولیش کرا و ئێستاش مامۆستای زۆرم احتیمام پێدان و هەموو سارێش پلەی یەکەمیان دەهینا ینی بۆ کوبرەی ئەنێەوە کاریگەری هەبوو کە تۆ مامۆستا بووی لەگەڵ ئەوەی ڕاستی هەوڵم دەدا تاکو ئەوان پێیان پێ بگەن و وەکو سەردەمەکە ینی پێویستی بە دامەزراندن هەیە پێویستی بە معاشێ و کاسبی وشی زەمانان نیە ئێستا برێوەلا برێوەلام هەر بەبێ معاش و بەبێ پارە و بەزراعەت توشت پێ دەگەم باشە مامۆستا پەروەردەکردن بەڕای تۆ چۆن پێویستە منداڵەکانمان پەروەردەکەین ئایا لە چ قۆناغێکەوە پێویستە زۆر ئاگامان لێ بێ بۆ خوددا ئێجا لەو سەردەما هەو کاتێک کە کابرا فکر لە ژنینانەیەک و لە زەواجێکەوە دەی فکر لە مندارەکان بکاتەوە کە چۆن مدار پێ مەسە دروست دەکە ئەو جا حیسابی پەروەردەی لێ بکە حیسابی پێگەیاندنی لۆ بکە خاصن لەو سەردەمە چونکە کەناڵەکان و سۆشیال میدیا و نازام ئیتر بە منداری هە بە 4 ساریەوە خەریکی ئەو نەخۆشتانە دەبن و مۆبایلە و فەیسبوک و شتە مدار پێیان دەدەن و ینی وەکو بێت تربیەت دەگۆڕێ کەناڵەکان زۆر خراپە هەیە ئەوزا دەبێتەوە ئەو مناڵە پێ بگەینی و چاویشت لێبی و هەوڵ بدەی هەلا 6 ساریەوە فێری نوێژ و ئادابەکانی نوێژ و برێن مامۆستا من زۆر ئەو پرسیارەی لە مامۆسایەکان دەکەم کوردەواری دەرێن تربیەت ئەو مندارانەی کە لە ناو مەکتەبێ دەیان بینی ئەوانەی کە لە مارێ تربیەتە چی باش درانە فەرقیان هەیە لەگەڵ منداڵانەی کە دایک و باوچیان گرنگیان پێ نەدایە زۆرش فەرقی هەیە ینی هەست پێ دەکەی ئەو مندارەیە هەم لە ڕووی زانستیەوە هەم لە ڕووی ڕێزەوەش یعنی ئەبینی ئەو مناڵە گوێڕەهێری مامۆستایەبی کە لە ماڵەوە پەروەردەیەکی جوانی دەکەن و ئێجا خاستن ئەو پەروەردەی کە ڕێزلێنان و ڕێزی گەورە و گسکەگرتن و ڕێزی مامۆستا و ڕێزی ئەو کەسانی کە پەروەردەیان دەکەن و یان فێری زانست و زانیاریان دەکەن یعنی ئەو حایلەیە تەبعاً مناڵی خۆی بەو شێوەی پەروەردە دەکا کە وەکو برێ لە بەرامبەر ئەو مامۆستا و ئەو کەسانەی گەورەتر لە خۆیان چێل نەبنەوە قسە نەکەن و قسەی زیاد نەکەن و یانە گوێ ڕایەریان بن لە ڕووی زانستی شۆ مامۆستا و کەسانە باشترن زۆرش باشترن لەبەرەوە چونکە گوێڕایەل دەبن گوێ دەگرن لە مامۆستای هێمنانە گوێ دەگرن و سەیری مامۆستا دەکەن و ئەو کاتی مامۆستا قسە دەکە قسەیان بۆ دەکە و بابەتەکەیان بۆ شەر دەکەشی دەکاتەوە گوێ لێ ڕادەگەن پێویستە منداڵەکانمان لە سەرچی پەروەردەکەین قورئان و حەدیث و ئادابەکان تا چەند مهمە لە خۆناغی منداڵ ئەوە هەر بەخۆ مسلمانین بەرنامەی مسلمانەتی ئەوێت پێش هەموو شتێک مناڵەکان فێری پەروەردەی ئیسلامی بکەیت فێری بکەیت کە چۆن لە بیدایەتەوە چۆن لە سەلامکردنی ماڵەوە لە بسمیلاییکردنەوە لەسەر خواردن لە ئادابەکانی برێن هەم نووسن و هەم خواردن و هەم وەکو برێ چوونە دەر و هاتنە ژوورەوە و هەروەها ئادابەکانی ئیسلام و ینی ئەو ڕێزکردانەی لە خەلکی گەورە و گچکە دەبێت و ها فێری بکەی منداڵە چۆن ئەگەر هەلەیەکشی کرد ئەو منداڵە هەلە بە تونند و تیژی نابی بە زەبر و بەلێدان نابی لەوانێت تو مندارێکە ئەگەر زۆر جار کەسێ بینم کە منداڵێک هەلەیەکی دەکات زۆر توندی دەگە بەکاردین لێدان دەکە بەکاردینن یان سەرزەنشتێکەن
دەبێت ئەو ئەمداڵە بە هەلەی ینی وەکوێ بە دروستەکەی پێشانی بدەیت هەتا فێر ببی. بەڵێ دەست خۆش بێ مامۆستا. بەڕێ. ئەیزان و خۆشەویستان ئێستا ماشەڵڵا بارانی ڕەحمەت وردە دێتە خوارێ و دەبارێ بۆیە هەر بۆ کارەیە ئینشاڵڵا باقی بەرنامەکەمان لە ژوورەوە دەست پێ دەکەین بالەوەی تەرتر نەبین بەڵام هەر خۆی ماشەڵڵا نیعمەتی و ڕەمەزانەی لەو بارانەیدایە بەڕاستی مامۆستا زۆر خۆشە. با بچینە ژوورەوە مامۆستا. دەست خۆش بێ. دایکی مامۆستا خەباتی پێم بڵێ لەگەڵ مانجی ڕەمەزان و ئامادەکردنی خواردن و ئەو بابەتانە چۆنی؟ الحەمدوللا زۆر باشم لە حەسرێوە خۆم ئامادەکەم ئامادەکارێک لە عەسرێەوە ماشەڵڵا لە پاش عەسر نوێژم کرد و ئەوە دەست بە پێم برێ سبەینا سەعات چەند لە خەوێرەسی؟ وەڵی بار بکە سەعات هەفتی ساعت هەفتی باو ڕەمەزانەی باشە لەو هەزوو هەردەستی وە لە خەوم لێ ناخەوە هەر ئەستمی شاکە بەتەنیا ئەمە لە خۆ ئەگەر سوڕێم ئیشەکەم لە ناومارێت سەر لە کچەکانت دەدەی کچەکانت جیرانتر ئارێوەلا هەر دەم نادەم سەرچێتم و دێمە و لەو لە هەر الحەمدوللا عێدز بووم و سەرچێتمە و لەو ئەسوڕێم حەزم زۆر لە دانیشتن و خوێنی الحەمدوللا ینی کەم دەنوی ئەحکەمە نوێم و کەمش دانیشتم باشە حەزم لە ڕۆیشتنێ لە ئەمە لە ماڵەکەش دیارە ماشەڵڵا دارووارە زۆرە و دارەبارەکانش بۆ خزمەت دیارن حەزم لە گەڕانە حەزم لێنیا پاردەمە هەر بە گەنجیش ئیشت کردیە بە گەنجی حسابی ناکرد نابی یان دەبێت وەلای نامەزان دانیشتم ماشەڵڵا ناوەڵە حتا بیحاتم مەیە هی هەر ئەو گوندەیە توش ئێجل بێج من و بام نامەزانە هەر ئەسلی شەر دوتانی هێرنە جیران بووین و پێم بڵێ دەستاوت کووە لەگەڵ خواردن ئامادەکردنی کوی بە زەوق لێ دەنێ یان خواردنی هەلە کۆر دەکەیەوە ناوە لە بەزەوقلێنێ بەزەو بەس زۆر یعنی دانانیشم هەتا خواردنەکە ئامادە دەکەم باشە چ خواردنەکەت خۆشن وەلای برێم بەخۆم بەچ بە ناوانجی بەکفتا بە کفتا بەڵام هەموارن من دەور و بەور و من دارم وارن ئەندایە کفتا لێ بنێ ئەتو دەبێ کفتا لێنی ئەوێ زۆر بە خواردنەوە بیکەم وەلای باشم الحەمدوللا باشم ئەدی ئێستا کچەکانت جاعیر بوونە ئەوان شوێ دەکەن کە دێنەوەیان هەر بە خۆت دەکەی هەر بە خۆت ینی هێشتان پۆستەکەت تەسلیم نەکردیا نه تەسمیلی هیچ کەسم نەکردیا بووکی شتەنەوە بزانم ئەدیز سێ بووکمێ هەنا ئەنی ئەوانش بێنەوە هەر بە خۆت دەکەی ها بەخۆم بەس وەلای فەقیرەوە یارمەتی مەدە بەس ینی عادی منزەر شتێ هەرا ئەمنم مامۆستا دەستاویتی و پێ خۆشە بۆ منارێ ئارێ ئەتو لێنیشی وەکەی ینی کەواتە مامۆستا لە دەستاوت ڕازیە لێ وەلای ئەرێ ڕازیمەوەی زبریم چم ئینشاءڵڵا گلەی نەبووە ئینشاءڵڵا تەمەند درێژ دەبن لەش ساڵ دەبن گەردەنمان ئازاکەن ئەو ڕۆمان گۆمان زۆر 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 خۆشحاڵ دەست خۆش بی زۆر سپاس ڕازی بیاڕە مامۆستا خەبناک پێویستە بەڕای تۆ چۆن خانمان و دایکانمان ڕێز لەم شەوەیە بگرن و چۆن عیبادەتەکانیان لەم شەوانە ئەنجام بدەن وڵی ڕامەزان بەخۆی مانگەی زۆر پیرۆز الحەمدوللا عیبادەت و تاحەتی یعنی دەرفەتە ئینسان عیبادەت و تاحەت بکە چونکە نازانم هەر ئەگەر هەست بکەی کە مانگی ڕەمەزان نزیکە بیتەوە یعنی هەلە خۆتەوە هەستەکەی کە زۆر دڵخۆشی بەرەکەت لەو مارەیدایە هەستەکەی ناخۆشی و یعنی شتا ئەوەکان کە دری ئینسانتون دەکە زۆر بزرە لەو مانگەی وا پێویستەکە بە تایبەت ئافرەتان ئەو شەوە زۆر بە پیرۆزی ڕابگرن چکە ئێستا حادەتیان کردیا یعنی بە پیر و گەنج و ئیدی ئافرەت و پیاوان هەمویان دائانیشنە تا بیانی بەڵام ئەگەر بێ پێیان برێ ینی دەڕۆژێ لەوانێ لەسەر هەندێک کەس قوڕس بی بەڵام نازان ئایا دانیشتن لەو دەڕۆژە چ دەرفەتێکە لەو ئینسانێکە ئینسان ئەگەر هات فکر بکاتەوە لەو دەڕۆژەی یعنی ئەتوانی ئەو هەڵە بقۆزیتەوە کە خی گەوریانی هەستەکەی کە ئەوەی کە ئەداتە ناخت کە ینی توانایەک هێزێک ئەدەتە پێت ئەبەخشی کە زۆر جارانی دائانیشی ئەگەر بە ئیجدامنیش خەوت دێ بەڵام لەو کاتی چونکە ئیدی حەزەکی قورئانی زۆرتر بخینی هەندێک بووکی برە حەسوود دەبیەوە
یان جاری هەیە یەکسەر هەرستی دوو ڕەکات نوێژی بکەی یان چەند دوحایەک هەیە لێران لەو مانگە زۆر پێویستە ئینسان باشە مامۆستا دەمەوێت بزانم خانمان چۆن لە ماڵەوە بیکەن پێویستە چی بکەن لە وەڵی شەو خانمان پیرۆزانە زۆر جار کە باس ئەکرێن ئەرێ نارێم ئەرێ خەوندەیان بوون منە بێت تااقەتی نیدی هیلاچی ڕۆژینە ئەتوانن سەرەتاکەی لە خۆیان هەندێک بنن وایە ئەتوانن چونکە لە زمانی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئافرەتانیشیان دایکمان عایشە زۆر بە جوانی ئەو زوندی کردیتەوە لە مارەوە بە خەریکی قورئان خوێندن بۆ خەریکی نوێژکردن و تابیانی واش پێویستە ئەگەر هاتوو دابنیشی لەو ڕۆژە یعنی لەو شەوە تاوەکو نوێژی چێشتەنگاویش ئەەکەی تاوەکو ئەو کاتە لەوانەیە ئافرەتان برین لەمە زۆر قورسە بەڵام ئەتوان پاشی ئەوی لە خۆ بنونەوە پاشی ئەو شتە یعنی دەرفەتی ئیشیش هەیە کاریش هەیە بەڵام ئەتوانن بە نوێژکردن بە دوحاکردن بە قورئان خوێندنەوە ئەگەر خوێندەوارتنی ئەتوانن یعنی لەو کاتانە گوێ بگرن گوێ بگرن بەڵێ نوێژەکانیش لە ماڵەوە نوێژ لە مارەوە وابزان و ئافرەت سنەت ینی وەکو بری زۆر ئەچنە دەری ئەرێن ئەچین لە مزگەوتەکە بەڵام من پێویستە زانمیدی کە گوێم لێ بۆ حەدیسەکان پێغەمبەر صلی الله علیه و سلم ڕاستە ئەرێ نوێژ ڕێی لە ئافرەتان مەگرن بچنە مزگەوتەکان ئەمن ئەوێ زانم کە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمیتی بەڵام پێم وایە لە مارەیە خێرترە یعنی لە مارێ زۆر خێرترە ئافرەتان دابنیشن بەرەکەتیش لەو ماری ئەرێ خوای گەورە ئەفەرمی ئەرێ زیادە لە کۆتایەکی پێیان چیە بۆ خوشکان و واللهی پێیان ئەوەیە کە هەموو خوشکان ئەو مانگە بە دەرفەت بزانن بۆ عیبادەت و تاعات وە نزیک ببنەوە لەخوا بەڵام چونکە نزیک بوونەوە لەخوا بەڕاستی ینی نزیک بوونەوەیە لە بەهشت کە ئەدباتە بۆ شوێنێک کە نەبراوێ ئینشاءالله دەست خۆش مامۆستا زۆر زۆر سپاس دەکەم. مامۆستا خەبات کوڕی گەورەی و ماڵەیە و هاوکات پیشێکی جیاوازی شێ جگە لە مامۆسایەتی ئێستا تاوتوێ دەکەین بەڵام حەزەکەم لەوە دەست پێکەم مامۆستا خەبات لەگەڵ مانگی ڕەمەزانات چۆنی بەگشتی مانگی ڕەمەزان وڵی زۆر باشم لەگەڵ عیبادەتەکان لەگەڵ ڕێخوا بە زیادیبی زۆر باشم ینی بیانیان سعات هەشتنیەوە دەوامیتم تاکو سعات 12 لەوێ کە هاتینەوە پاشوێ کە نوێژی خۆمەکەەوە کارەگەر سەرخەوێک بشێنین هەلۆ ساعتی خۆمە ئاچونکی ڕاستی ڕۆژە بیانیانم بەرێ لە قوتابخانە بیان لە دۆری ئالانەی لەو دۆڵێەوە دەوامەکەم باش مامۆستا منتیقەیە بە منتیقەیەکی گەشتیاریە پێم وابە ئیشێکی تریشت هەیە ئەو چۆنە کارەی دۆڵی ئالانە بەەوە ناسراوە ئێستانەکە کە مەتیقەیەکی گەشتیاری زۆر خۆش درفێن و ئەمن سەرپەرشتی گەشتیاریەکەکەم بەڕاستی ئەوە دووەم ساڵە ینی پارەوە ئەو ساڵ دووەم ساڵە ینی زۆر گەشتیاری زۆر دێنێ مامۆستا گەشتیارێکی زۆر بەرێ هەمووی ناوخۆی کوردستانیان ناوخۆی عێراقوانە بەخوای زۆربیان ناوخۆیە زۆربەی ینی ناوخۆیە تاک یانە بینی حەڕە بشتیوە ینی ئەگەر لۆ کەپرەکان بێتن ئەگەرنا کەپرەکانتان خێزانیشن هەموو خێزانیە بەسە لە مانگی ڕەمەزانە ڕاوەستاون ئێستا بەرێ لە مانگی ڕەمەزانەوە ڕاوەستاوین چونکی زیاتر هەندێک نۆژنکردنەوەی پێویست بوو لەبەرەوە ئەوش دەرفەتێک بوو شەوەکان کارمانتیانە پێم وابێت لەبەرەوە ناوەخۆی زۆر نزیکە لە هەولێرین چەند کیلۆمەترە بۆ هەولێر ساعتێک ساعت و 80 کیلۆمەترە لە خەلیفان لە هەولێر 80 کیلۆمەتر زۆر نزیکە بۆی کە ئاویشی لێ دۆڵەکە ئاوی لێ ئاوی کانیاوەکانی لێ ئاوی ڕووبارەکەشی لێ ئاوی خواردنەوەی سافی لێ زالەبەرەوەی خەڵکەکە زیاتر ینی مەراقە ینی کە سەردانمانەکە لەبەر ئاوی خواردنەوەکەی کە زۆر ئاوێکی ساف و ڕوونە بۆ هاوینیش بۆ مەلەکردنیش پێم وابێ ئاوەکە بۆ مەلەکردنیش چونکی ڕاستی تایبەتیس هەم زۆربیان گەشتارەکان بووینە مەزباعیان کرد ینی مەزباع ینی ناو ڕووبارەکان ڕاستی ئەمانەوێت زیاتر پاک و خاوێن ڕابگری تێکە تا لێرەوە گەتەوە غەلیفان تاگەتە شەلالەوەە ئاوەکە پاک و خاوێنی بڕاتن ئێستا لە نێو حەوشەی ماڵەکەی ماشەڵا دووسێ دار و عداراتی تێدا پێم بڵێ باوکشت گوتی باخێکمان هەیە لەگەڵ دار و یارمەتیدانی باوکتا چۆنی بەڕاستی کەم زۆر تەرخەمی لەو بابەتە بە قورعان ینی زۆریش کەم تەرخەم نیم بەڵام ئەبینی زیاترە مەشغوڵم بە وەکو پێم گوتی سەرپەرشتی گەشتیاریەکەنا حەزمەکە زیاتر یارمەتی بدەم دانێکش لە مەکتەب دانێکش لە گەشتیاری گەن حەزمەکە زیاتر یارمەتی بدەم بەڕاستی کەیفت بەدار چان و دار خزمەتکردنی داردێ بەڕاستی کەیفم پێدێ بەڵام نارم کاتەکەم بەشی ئەوی ناکە دەستە خۆش أكبر الله
أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله الحمد لله خدای گەورە تێر ئاوت کردین و دەمارەکانمان پڕ بوو لە ئاو و خدای گەورە پاداش هەلای توێ ئینشاءالله بە ئومێدی تۆین خدای گەورە ئەو ڕزق و ڕۆزیەمان لە بۆ زیاد بکەوە بیدەی بە فەقیر و فەقاری لەسەرمان نەگریەوە خدای گەورە ئینشاءالله خدای گەورە هەموو مسلمانەکان بەراو بکەیەوە و بە ڕەحمەتی خۆتیان بەسەدا بارێنی الحەمدولله زۆر شکر خوداس الله أكبر الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين آمين وأصحاب اليمين ما أصحاب اليمين في سدر مخضود وتلح منضود وذل ممدود وماء مسكوب وفاكهة كثيرة لا مقطوعة ولا ممنوعة وفرش مرفوعة إنا أنشأناهن إنشاء فجعلناهن أبكارا عربا أترابا لأصحاب اليمين ثلة من الأولين وثلة من الآخرين الله أكبر بەڵێ زان و خۆشەویستان ئێستا لە بڕگە خۆشەکەی بەرنامەکەمانین بێگومانم بڕگەی هەردوو سەرپەرشتیاری خێزانەکە ڕوبەڕووی یەکتر دەکەینەوە پرسیاری تایبەتمەندی یەکتریان لێ دەکەین و لە بەشێکی بەرنامەکەوەتە لە نێو ئەم بڕگەیەدا گوێگرتن لە قورئانی پیرۆزمان هەیە سەرەتاش دادە خومار دایکی خێزانەکە و هاوکادە و ئافرەتەی ئەمڕۆ ئەزیەتماندا دەچێتە لای جەوە قورئانی خۆشەکەی کە هەمانە تۆ گوێ لە قورئان بگرە تاوەکو هەندێک لە تایبەتمەندیەکانی تو لە مامۆسای دەپرسم ئینشاءالله مامۆستا دەم هەیە بەر لەوە بزانم چەندە هاوسەرگیریتان کردێت تقریباً چەند ساڵ دەبێ 36 ساڵە 36 ساڵە ماشاءالله کەمەنێکە دەبێ مامۆستا زۆرێک لە تایبەتمەندیەکانی یەکتر شارەزاییتان هەبێ تقریبا ئینشاءالله ئینشاءالله با هەر بەوە دەست پێ بکەم ئایا دەزانی خێزانەکەت حەزی بە چ خواردنێکە یان لەو خواردانێک کە هەیە زۆر حەزی بە چییە؟ والله زیاتر بە کوفتە کوفتە خاستن بەخۆی کە دروستەکە مامۆستا بەر لە بەوەی بسمە لای پرسیارەکەم حەز دەکەم زانم تقریباً چەند ساڵە هاوسەرگیریتان کردیە 36 ساڵە هاوسەرگیریمان کە ساڵی 1970 ماشاءالله تەمەنێک ئەو بەشێک نەبوو لە پرسیارەکەی دوای ئێستا دێمە سەر پرسیارەکانی خۆم مامۆستا لە نێو خواردنانێک کە هەیە خێزانەکەت حەزی بە چ جۆرە خواردنێکە؟ حەزی بە کوفتەیە خاستن کوفتەی سوور ینی دۆغەوەنا چ جۆرە کفتەی کفتەی سوورەکان بەڵێ بەڵێ توش حەزت لێ مامۆستایانە بەخۆ ئەمن حەزم لێ بەلام زیاتر تقریبا لە بەرەوی ینی زوو ئیزنی دەدەی کە و خواردنێ بکە بەری ئاز دەکا خواردنەکان دەکا و بەڵام من زیاترم عەز لە سەروپەیە سەروپێ ماشاءالله چێ حەزی لە سەروپێنی مامۆستا لۆشم دەکەن الحەمدولله باشە مامۆستا بەڕای تۆ خێزانت لە نێوان ژیانی گوندی و هاوکات ژیانی شاری کام ژیان هەڵە بژێری ژیانی گوندەکەی زیاتر حەز لێ لە بەرچیانی ئەوەی کە تۆ تەوەقع دەکەیت چونکە هەر لەوەی کە بەوەلەت بووە و خۆشیەکانی زیاتر لە گوندی دیتونە و خزمەتی و تێکەلی لەگەر کەس و کار و جیران و ئاوهێنانی سەرکانی و ئەو شتانە حەزی بەوەیە حەزی بەو شتانیە باشە
بێگومان نەوەتان زۆرە بەڵێ. خۆی گەورە ئینشاڵا بە زیادیکە بەڵێ. خێزانت لەو نەوانەی کە هەتانە کامنەوەی زۆر لا خۆشەویستە والله پرسیارێکی قورسە بڕۆ بە ئەوانی دیکە ئەگەنا یەکێکمان چیژی کوڕەکەیە بەڵێ ئەوی زۆر خۆش دەوێت چیژی کوڕەکەی چیژی کوڕمە ناوی چییە؟ سیا سیا باش ئەو دەنووسم سیا بێگومان نابێ هەموو منەوەکان هەمووی خۆش دەوێن زۆرشی خۆش دەوێن آه. بەڵام ئەو تازە گزکەترە و زۆر مەراقیتی نازانم بەخۆی لێرە تقریبا گەورە کرد ماریان باش ئەوە لەسەر سیای دوای ڕادەوەستین ئینشاءڵڵا لە نێوان وەرزی زستان و هاوین خێزان حەزی بە کامیە دائیم ئەگە هاوین و زستان بی هاوینە بەڵام ئیتر بەهاربی هەموو خەڵک عەزی لە بەهار لە نێوان زستان و هاوین هاوینەکەی. گەرما و سەرما هاوینەکەی عەزی زیاتر بە گەرمێنەک بە سەرمێ بەسەر دەست و خۆش بێ مامۆسا ئەو پرسیارانە ئاڕاستەی ئەو دەکەمەوە بزانین هەمان ئەو تایبەتمەندیانە تو باست کردی هەموو ئەو شتانە لە بژێرێکە تو پێت گوتیمە دەچینەوە لای دایکی ماڵ و دەچینەوە لای هۆدای ئەگەرەوە ڕاگری ئیتفۆنەکەی لە جێکەوە کوبوو باش خۆش خۆش بە قورانەکە غەدی خۆش. دەنگەکەت پێ خۆش بوو دەنجی خۆشە الحەمدولله کۆمەڵە تایبەتمەندی توم لە مامۆسای پرسی ئەتو پێ دوا بوو پێشتر تەوان پێش بەرنامەکەی مناقەشەوەمان کردی بووە زەحمەت هەموو تایبەتمەندیەکانی من بزانی جا حەز دەکەم ئێستا پرسیارەکانت لێ بکەمەوە پرسیارەوەم لێ کرد ئەتو حەزت لە چ خواردنێکە زیاتر ئەمن ئەم حەزم لە کفتەیە کفتەی فعلا مامۆساش کفتەی گوت ئەوە لەوەیە تایبەتمەندیەکەی توی زانی باشە لە نێوان ژیانی گوندی و ژیانی شاری چانت زیاتر حەز لەیە وەلا گوندی گوندی لۆ حەز لە گوندیە وەلا ژیانی گوندی پێ خۆشتە دەمی لەبەرچ ینی چ شتێکی لە گوندی دڵخۆش خۆشترە درت خۆشتە وەلا زۆر دڵم بە گوندی خۆشە حەزم لە باشە بێگومان لە خۆی بە زیاد بێنەوەتان زۆرە کام لە نەوەکان زۆر لەکن تو خۆشەویستە کام لە ناوکان وەلای هەمویان خۆشەویستن بێگومان هەمویان منداڵیەوەن نەوەیەوەن هەمویان خۆشی بەڵام یەکێکیان زۆر خۆشەویستە ئێستا زۆرت خۆش دەوێنی لەوانەیە ڕۆژگارشکە یەکشکت زۆر خۆشویستە بی ئاوێ ئێستا چانیانت زۆر خۆش دەوێت ڕاستیا سیا بەێ ماشاءالله ڕێک مامۆستاش سیای گوو باشە لۆ سیاتان زۆر خۆش دەوێت وەلای لەکنم بڕ گەورە بووە ئەجا لەمان لێت نزیکە سیا بەری ئەو تەماریان لێرێ بەس الحەمدولله. بابووداچی لێرە نینە ئابی چیتە دەوامێ بە کشی تەمارە باشە هەم خۆشێن بەس زۆر زیاتر خوڵقم دەوێت باشە لە نێوان وەرزی سەرما و گەرما زستان و هاوین چانیانت پێ خۆشترە ئەم گەرمە گەرما ئەو مامۆستا هەموو تایبەتمەندەکانی تو 100% زانی گەرمان ئەوزە نازان پرسیارەکانی من ئاسان بوویان مامۆستا باش ئەتو دەناسی چانیانە ئەیما ئەوە 36 ساڵە دەگەیدانی هەر ئەزانی چ زانی دەست چاوە خۆش بێ ئەوزە ئێستا کۆمەڵێک تایبەتمەندی مامۆسای لە تو دەپرسم ئەو 100% هەمووت مامۆستا دەستی خۆش بێ هەموو دروست بوو بزانمە تۆش ئەوها بە 100% شارەزای مامۆستا یان نا باش با مامۆستا گوێ لە قورئان بگرێ مامۆستا تو ئیتفۆنەکە لە گوێ بکە لەوێ شۆ مامۆستا سەیری قورئانەکەیکە تەواو تەواو مامۆستا ئێستا گوێی لە ئێمە نییە گوێی لە قورئانی پیرۆزە لەو شەوە پیرۆزانە شەرخۆشە گوێ لە قورئان بگری پرسیار یەکەمم تایبەت بە مامۆستای جارێ پێم بڵێ مامۆستا چەند خۆش دەوێت زانم خۆشە برێم بە عیسابە زۆرت خۆش دەوێت بەێ الحەمدولله دیا خۆ ئینشاءڵڵا خۆشەویستیتان هەر بەردەوام بی مامۆستا حەزی لە چ میوەیەکە هەنار لە پاش هەناری چیتکەمان نییە زۆر باشە هەنار و چیتکەش هەنار دووە حساب دەکەم بەڵام زانم خواردنی دووەمیشی دەزانی خۆی نزانم لە میوەی بەس بە زۆری نزانم هەمووجا بەس بەحسە هەناریەکەی زەتیریش نزانم بە فکری خۆت قڕەکی برێ میوەچی برێ میوە چی؟ برێم چە بیرم نایە بخوایەتە مۆسێ و پرتەقاڵ هەرمێ هەنجیر چتان هەیە ترێ وەلای هەنجیری ترێ پێ خۆشە بەس جا نزانم باش ئەوە بنووسم هەنجیریان ترێ هەنجیری هەنجیری زۆر باشە
هەندێری پێخۆش باشە مامۆستا حەزی لە چ ڕەنگێکە ڕەش حەزی لە ڕەشە ئەتو حەز لە چ ڕەنگەشە ئەمش ڕەش ماشەڵڵا لۆ بە ڕەشتان گرتیا وەڵا نزانم حەزی لە ڕەش و قەمیشی سپی بی و دایمێت بەردەوام حەز لە جلوبەرجی ڕەشە حەزی لێ بەس جلوبەرجاکە هەیەک نەوەچێکە بەس زیاتر حەزی لە ڕەش باش. لە هەموو نەوە جلکەچێکە ئەگەر مامۆستان نەبوایە پێ دوایە بوو ینی حەزی لە چ ئیشەشکێت پی شەشکە بوو بیکرد با مامۆستا نزانم تێ بیرە مامەستای و زیاترشی بەس حەز لە مامەستایەتە حەزی لە هیچ ئیشەچی نییە باشە بەڕای تو ئەگەر مامۆستان نەبووایە ینی حەزی لە بانخوازی بانخوازیە حەزی لە بانخوازیە حەزی لە بانخوازیە لەگە مامۆستایەتێکەشە کردیتی ینی کردیتی ئەرێ وەلا تێ مامەستای ینی لەمێژە بینم بانخوازیەکە ینی قورحان خوێن و تەلەبە گۆتن و هەموو ئەلحەمدە باسی قورآن خوێنت کرد مامۆستا لەو دەنگانەی کە هەیە حەز بە دەنجی چ قورآن خوێنێک دەکا ئەوە ناویچە مامۆستا ئەوە پێشەوە قادر پێشەوە قادر حەز بە دەنجیویەوە زۆر زۆر باشە لە پرسیارەکانت لە وەڵامەکانت دڵنیای بسمەکنی وەلا پێشەوە قادرێجا دێ زۆر حەزی لێ باش دەست خۆش بێ پرسیارەکان هەڵەسێ مامۆسای دەکەمەوە مامۆستا دەست خۆش بێ دەست خۆش مامۆساگەری فۆنەکە دانەیت لەوێ عەردی دانێ پێم بڵە مامۆستا جەوێکی چۆن بووەوە قورآن خوێند و قورآن خوێن ماهی محەقێلی گەلە خۆشە بەس سەوتی گەلک زۆر بوو نازم ئەوە لە بەندی سەوتمان زۆر بلوکە جێت لە منە بێت مامۆستا هەر لەوە دەستم پێ کرد جەنابە حەز بە چ میوەیەکە زیاتر هەنارە باش. خۆشترین میوە هەنارە دەست خۆش بێ وەڵامەکەی دروستە بەڵام بە پلەی دووەم چ میوەیەک پلەی دۆم لە دوو هەناری لە دوو هەناری وەڵاهی تر ئەوێ ناوی چییە پرتەقال و شتان زیاتر پرتەقالە لە دوو هەناری نازم ئەو گوتی حەزی بە هەنجیریە حەز لە هەنجیریە ئەری وەلایە گەمەری دووەمە لەوانی بەزدا بیری نەبوو دەست خۆش بێ دەست خۆش بێ مامۆستا لەو ڕنگانەی کە هەیە حەز بە چ ڕەنگێکە زیاتر لۆ خۆمیان لۆ خۆت لۆ خۆم وڵای ڕەش و دایمە ئەو جرکە ئێستا ئەی لە بەرما بەس مامۆستا ڕەشیان ئەوە گورگانیە نازام ئەو گورگانیان ڕەش وڵا ڕەش بەس هەرچەندە حەزم لێتی پێم جوانە بەس تۆ زاویە بی تۆ زاویە بێ لێرە تۆ گۆتێک ئەچم ڕەشێکڕم بەش گۆت بیان ئەوە ڕەش زۆر زوو پیسەبی ئەوەی کڕێن ئەگەنا دەبایە ڕەشی بکڕیبال بە حەز لە ڕەشیە باشە مامۆستا فعلەن دادە شەرباسی کرد گوتی حەزی بە ڕەنجی ڕەشە مامۆستا ئەگەر مامۆستا نەبوای حەزی لە چ ئیشەشکە دەبوو وەلای هەر لە دەرس و دراستە نازانم تر ئەگەر بەخۆت بەخشیش بی بیرێم و نازانم باشە حەزت دەکرد جوتیار بای یان بانخواز بای یانیش سایق بوای شتێک حەز بە چانی و لە سێ وڵای تر نازانم هەمیان لێ خۆشترن بەڵام حەزم لای زیاتر لە سایقەتێشە دایمە نێزە نازانم ئێستا کە ئەگەر حەز ئەگەر بۆ نمونە ئەتوو مامۆستا نەبووای پیشەش کە هەڵبژاردبە دادا پیشەیەکی گۆ سایقەتی بۆ معلوم وەڵایس ئەو پێشنیارم نەدابوویە ئەوە نابێت و لەوێ ئیشارەتی بدێ گوتم بانخوازی یان جوتیاری ئەوە من ئەواساکاریم کرد یان سایقی لەو سێ حەزت بەچانی وڵا جوتیاریە زیاتر هەوڵ دەدەم بەس نارێم من بانگخوازیم زۆر پێخۆشە بەس وەکو پیشان هەن لەمێژە ئیشی جوتاریەت یەکەم نازانم باش ئێستا ئاخری جوتیاری بنووسم یان چ بنووسم ئەوە نازانم هەست دەکەم ئیشارەتت دەدات نابخوا ئیشارەت نەدا بەس ئێزانی بەس بانخوازیەکە لامی سود و ئیسفادەی زیاترە باش دەست خۆش پێ بێگومان بانخوازیەک لەو پیشانەیە لە مێژە حەزی لە بانخوازیەوە لە دنیا و قیامەتەوە پێی دەباتەوە پێم وایە مامۆستا هەر ئیشێکی کردبێت و چۆن ئێستا مامۆستای و بانخوازیشە کاری بانخوازیار لەگەر ڕەبی سەربەرز بی ئینشاءڵڵا مامۆستا مامۆستا بێگومان دەنجی قورآن خوێنی خۆشمانە هەم کوردی هەم جیهانی حەز بە دەنجی چ قورآن خوێنێک دەکەی کوردیان ئەویدی با کوردبی بڵێ لە
پێشەوە قادر ئەتو چێت گۆ فعلەن پێشەوە قادری گۆ لە خۆشە ماشەڵا دەنگێکی نمونەی هەیە دەست خۆش بێ مامۆسا 36 ساڵی تەمەندان زۆر بە خۆشەویستی بەڕێکردی الحەمدوللا هەردووکتان زۆر شارەزای تایبەتمەندیەکانی یەکتر بوون دەتوانم بڵێم هەردوولا 100% هێناتان دەست و چاوتان خۆش بێ خوای گەورە ئینشاءالله و خێزانەیە هەر ئاوا تەبا و بەختەوەر بکە زۆر سپاس بۆ قبولکردنیێمە دەکەین سپاسان دەکەین بۆ کەناڵەکەتان کەنالی پەیام و بە تایبەتی ئەو بەرنامە خۆشەی قوتابخانەی بانخوازی یان خێزانی زۆر سپاس مامۆستا سپاس بۆ ئێوە سپاس بۆ دادا بەڵێ زان و خۆشەویستان بەمەندازەیە گەشتینە کۆتایی هەڵقەیەم جارێ قوتابخانەی خێزان تا هەڵقەیەکی تر و خێزانێکی تر بەیوە عزیز و خۆشەویست شاد دەبینەوە بەخوای گەورەتان دەسپێرم سپاردەی خواب